بنور باده كشفي ظلمتي تقوانكم شبكم بشمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم چ بکەم لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەر داغی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عیشقی پێ سەودانەکەم چ بکەم لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زناری زولفیار وەکو شێخ ئیختیاری مەزهەبی تەرسانەکەم چ بکەم لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێما دەسا خاکی هەموو عالەم بەسەر خۆمانەکەم چ بکەم دەمێکە شاری پڕشۆری محەبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنون شۆڕشێ ئینشانەکەم چ بکەم لە چاوانم نەما بۆ گریە نۆبەی سەجدە بەردەریە سیا ساڵم نەبارە نوێژی ئیستیسقانەکەم چ بکەم لەسەر تۆم دوشمنە دونیا قەزیم مانعی جەمعە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیانەکەم چ بکەم بەجێ ماوم لە یاران نابەجێ ماوم ئەجەل زوو بە بە مردن لەم قسووری ژینە ئیستیعفانەکەم چ بکەم ئەوا لەیلا بە ڕۆژی حەشر ئەدا وادەی لقا مەحوی هەتا قامی قیامەت ئاه و واوەیلانەکەم چ بکەم